ڕێکخراوی ئامۆژگاری مین MAG لە ڕێوڕسمێکدا ڕووبەری نزیکەی 2 ملیۆن مەتر دووجا زەوی پاکراوەی لە مین و تەقەمەنی ڕادەستی خاوەنەکانیان کردەوە. ئەو پارچە زەویانە دەکەونە سنووری قەزای چەمچەماڵ و ناحیەکانی شوان و قەرهەنجیر و قادرکەرەمەوە کە پێشتر لەلایەن ڕژێمی پێشووی عێراقەوە بۆمڕێژ کرابوون. پێش پاکردنەوەی ئەو ناوچە مێرەشکراوانە دیارە زیانی گیانی و مادی زۆری لەکەوتەوە وەکو کوشتنی مەڕۆماڵات و کوشتنی چەندین خەڵکی سنووری ناوچەکە، بەڵام خۆشبەختانە دوای پاکردنەوەی ئەو ناوچە کێڵگا مێرەشکراوانە لەلایەن ڕێکخراوی MAG یاخود چەندین منەزەمەی تایبەت بە پاکردنەوەی مین و تەقەمەنی دیارە سوودی زۆرمان لەو ناوچانە بینیوە. تیمەکانی ڕێکخراوی MAG باوکاری بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مینی سلێمانی لە ڕێگەی تەکنیکی دەستی و ئامێر و سەگی میندۆزەرەوە لە ماوەی ساڵی ڕابردوودا لە سنوورەکە 27 چێلگەیان پاکردوتەوە و لەو ڕووبەرش نزیکەی 2000 مین و تەقەمەنی لەناو براون. قەزای چەمچەماڵ 23 میلیۆن مەتر دووجا زەوی پیسبووی هەبوو لە ڕابردووە، لەو بڕە لە 24 ساڵی ڕابردوو 19 میلیۆن مەتر دووجا پاکراوەتەوە. ئێستا تقریبا 4 میلیۆن مەتر دووجا زەویمان ماوە پاک بکرێتەوە، تا لە 115 ئەمەش لە 115 تۆزە کەمتیش، ئەمیش بە بەراورد بە بەشێکی زۆری قەزاکانی هەرێمی کوردستان کارێکی باش لەم سنوورە ئەنجام درا. ڕێکخراوی MAG لە ساڵی 2023 لە بانی مەقان لە سنووری قەزای چەمچەماڵ کەمپێکی تایبەتی کردوتەوە و هەفتانە بۆ ماوەی 5 ڕۆژ و ڕۆژانە 8 کاتژمێر لە ڕێگەی تیمە جۆر بەجۆرەکانەوە سەرقاڵی گەڕان و پشکنین و پوچەڵکردنەوەی مین و تەقەمەنی دەبن. پاش ڕوخانی حکومەتی پێشووی عێراق و لە کاتی یاوەدانکردنەوەی ئەو ناوچانە لەلایەن هاوڵاتیان و خاڵمولکەکانەوە بەهۆی زۆری مینەوە لەو ناوچانەدا ژمارەیەک هاوڵاتی بوونە قوربانی، بەڵام لە دوای دانانی بنکەیەکی ڕێکخراوی MAG ساڵانە ڕووبەری پاکراوە لە مین و تەقەمەنی ڕادەستی خاوەنەکانیان دەکرێنەوە و خاوەنەکانیان ئەتوانن بە دڵنیای بگەڕنە سەر زەویەکانیان بەکاری بێن مەبەستی کشت و کاڵ باغداری لە وەرگایان هەر بە بەسەیەکی دیکە کە خۆیان بیانەوێت. ڕێکخراوی MAG ڕێکخراوێکی نێودوڵەتی ناحوکمیە و لە ساڵی 1970دا دامەزرا و کار لەسەر کەمکردنەوەی کاریگەریەکانی وێرانکاری و پاشماوجەنگەکان دەکەن و لە 35 وڵاتدا کاریان کردووە. بەهۆی نزیکی چەمچەماڵ لە بنکە سەربازیەکانی ڕژێمی پێشووی عێراق گوندەکانی دەوروبەری زۆرترین ڕێژەی میرڕێژکردنی تێدا بووە. ڕزگار جەبارێن ئارتی چەمچەماڵ.